49 ساڵ بەسەر بەردومانکردنی هەڵەبجە بە ناپاڵم لەلایەن ڕژێمی بەعسەوە تێدەپەڕێت. ساڵانە لەم یادەدا هیچ مەراسیمێک ساز ناکرێت کە سوکاری شەهیدان و قوربانیانیش دەڵێن پێویستە ئاوەڕی زیاتر لە ژیانی کە سوکاری شەهیدان و بریندارانی و کارەساتە بدرێتەوە. حەمیدە مەحموود و ئێمە بەلایەنی یەکەم حکوومەتی عراقی بە میراتگری ڕژێمی بەعسە زانین و ئەو لایەنی پەیوەندیدارە و لایەنی یەکەمە بۆ قەرەبووی کە سوکاری شەهیدان لەبەرەوە ئێمە لە 74 شەهیدمان ناوە لە چیمیابارانی هەڵەبجە شەهیدێکی زۆر دراوە 5,000 نەفەر شەهید بووە و ئەنفالمان هەیە لە کوردستان و چەندین شەهیدی تر هەیە لە شوێنە جیاجەکانی کوردستان. ئەمە لەسەر شانی حکوومەتی عراقی واجبەکە قەرەبووی کوردستان بکاتەوە بە تایبەتی کە سوکاری شەهیدان ئاوەڕ بدرێتەوە لە خاوەنی ئەم شەهیدانە و لە ئێمە و لە خەڵکی تر و خەڵک باوکی پیری جێشتووە دایکی پیری جێشتووە خەڵک مناڵی لە پاش جێماوە ئەبێ هەر مەعاشێکی بێ ئەبێ هاوکاریکی بێ بۆ ئەو خەڵکە فەقیر و ژارە قوربانە بم. بەردومانکردنی هەڵەبجە بە ناپاڵم لە ئەنجامی خۆپیشاندانی جەماوەری خەڵکی شارەکەەوە دێت. پاش 2 ڕۆژ لە بەردومانی شاری قەڵات زێ هەڵەبجەش کەوتە بەر هێرشی دڕندانی ڕژێمی بەعس. لە هەڵەبجەش مۆنۆمنتێک کە ناوی شەهیدەکانی لەسەر نووسراوە دروست کرا و ساڵانە تەنیا بەدانانی تاجە گوڵینە یادەکە بەڕێ دەکرێت. بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان بە ئاقارێکە ئەڕوا خەریکە مێژۆ جوانەکان وەلانێن مێژووی مەرگەساتی خۆشمانمان لەبیرەچێت. وردە وردە وایەت ئێمە شانازی بە قوربانیەکانمانەوە نەکەین بە مەرگەساتی ئەنفالەوە بە چیمیابارانەوە بە هەموو ئەو حەدەسانەوە. ئەوە هەڵەبجە 74 هەیە و 15-20 ڕۆژی کە 5/87مان هەیە. دوای ئەوە 6/8مان هەیە 25/5مان هەیە. هەموو ئەم مێژوانەوای لێت خەڵک زۆر بەجددینێت کە سوکاری شەهید بەتەنگ مەرگەساتەکەی خۆشیۆنێ. لە ئەنجامی بەردومانکردنی خۆپیشاندەرانی هەڵەبجە بە ناپاڵم لە 26/1974دا 53 هاوڵاتی شەهید و زیاتر لە 100 کەسی دیکە بریندار بوون. ئەو ڕووداوەش دەچێتە پاڵ ناحقیەکانی ڕژێمی بەعس بەرامبەر هەڵەبجە و پەڵەیەکی ڕەشیشە لە مێژووی ئەو ڕژێمەدا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.